بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئێمە لە ناحیەی حاجی ئۆمەرانین. دیارە ناحیەی حاجی ئۆمەران یەکێکە لەو ناوچانەی کەوا زۆرترین بەفری لە سەراستی هەرێمی کوردستان تێدا دەبارێ و ناوچەکە تا ڕادەیەکی زۆر ساردا و پلەکانی گەرما بۆ ژێر سفری سەدیدا ئەبەزن، شەوان تا نزیکەی سێزدە و زۆر جار تا 18 پلەی ژێر سفریشدا ئەبەزن. ئێمە لەم ریپۆرتاژەدا پرسیار لە هاوڵاتیانی ناوچەکە ئەکەین ئاخۆ ژیان و گوزەرانیان لەژێر ئەو سەرمازۆرەی کەوا لە ناوچەکەدا هەیە ژیان و گوزەرانیان چۆن ئەگوزارێنن. فەرموون بینەرمان بن. ژیان و گوزەرانتان لە حاجی ئۆمەران چۆنە؟ چەند بەفرباری و ساردیەکەی چۆنە لە چاوشوێنەکانی تر؟ پێشەشی بەخێرات نیکانەکەتان دەکەم، زۆر بەخێر بێت. ژیان وڵی سەختە بڵێ سەخت نییە، بەڵام حاجی ئۆمەران یعنی بەفر، حاجی ئۆمەران بە بەفرەوە جوانە. ڕێگا و بارەکان ئەوڕۆ هەتا عەدەشی زۆر باشیان ماڵیوە، بەڵام بەفر لە هەندە شوێنان بە مەتری زیاتر تێدایە، هەندە شوێنان لە مەتری یعنی مەتر و نیو، هەندە شوێنان 80 سانتیمە هەفتایە. ژیان و گوزەرانیژە تو بڵێ ژیان بەبێ کەم و کوڕی نابیت، لە هەموو دنیا ژوایە ژیان سەخت هەر دەبێ، خۆشی تێدایە ناخۆشی تێدایە. لەبەرەوە هۆکارانەیە تو بڵێ وەڵی ئەمن ئەگەر لە حاجی ئۆمەران بژیم نابێ سەرمان بێ یان ناخود نابێ گەرمان بێ، شتیوان نییە لە جیهان لە هەموو عالەم. بە تایبەتی حاجی ئۆمەران، حاجی ئۆمەرانی شەوێ دیکە هەتا ژێر پلەی 19 بوو، زۆر سار بوو بەڕاستی. لە شوێنان لە وڵاتانە بینین ئەو ناوچانەی کە بە تایبەتی مەرزن و شوێنی بازرگانین جیاوازیەکیان پێکرێ لە چاو شوێنەکانی تر خزمەتگوزاری زیاتریان بۆ دابینەکرێ. حاجی ئۆمەران کەم و کوڕی چی هەیە بە تایبەتی لە ڕووی دابینکردنی سوتەمەنی و پاکردنەوەی ڕێگا و بانەکان بە تایبەتی نێوکۆڵانەکانی حاجی ئۆمەران پاکەکرێنەوە؟ بەڵێ دوێنێ هەمویان پاکردەوە، کۆمپانیای پاپا گروپی لێیە هەر هەمویان پاکردەوە، بەڵام ئەوش بەهۆیەوەی کە بایەشی بەهێز بوو زۆر بڵێ مەسەلەن بەفرەکەی کە دەژباری لە چیاکانی دەهێنا ناو کۆڵانەکان تێکرێ دەنا وەکو خاوێنکردنەوە هەمویان خاوێنکردەوە، وەکو سوتەمەنیش ئەو ساڵ بەبینەکەن نەفدۆگرێتەوە، ئەمە زیاتر پشت بە کارەبا دەبەستین. بەڵام هەموو ساڵی خەڵک لێرەکانە دەبێت پێشوەختە احتیاطی خۆی وەربگرێت. حاجی ئۆمەران ینی سروشتەکەی وایە دەبێت لە مانجی 10 و 11 ئەوانە حازای بکەیت تاوەکو مانجی 3 و بیڵ بەسەر کەم و کوڕیت نەبی بۆ ئەوانەی کە بڵێ بەسەرن کارەبا نابێ یاخود ڕێدەگیری ئەو شتانە. حاجی ئۆمەران بەدەردێ برادرە گوتی بەفر، یعنی بەڕاستی لێرە دەبێت زۆر جوان خۆداپۆشی. ژیانەکەش هەروایە ڕێگابارەکان هەنە، بەڵام کۆڵانەکان پاک نەکراونەوە ئەو بابەتانە. ینی ئەگەر تەنگانە چین کە دێن نە پێشتان لە حاجی ئۆمەران لەو کاتێک کە بەفر ئەباریوە چەند مانگ بەفر لێرە ئەبارێ؟ بەخوای جا لە مانجی 12 هەتا 3 بەفر دەباری، بەس ئەو ساڵ وەکو پار ڕاستی بەو شێوەی نەبوو بەفر، بەڵام کە بەفریش باری حاجی ئۆمەران عنی بەڕاستی چاک دەباری بەفر. سەختێکەش زیاتر کە ڕێگابانەکانی جادە پاک دەکەنەوە، بەس بەڕاستی ئەو کۆڵانەکان پاک ناکەنەوە. لە ڕووی گەرمکەرەوە سوتەمەنی کارەبا چۆنە؟ بەخوا سوتەمەنی پشت زیاتر بە کارەبا دەبەستین. کارەبایەکەش تقریبن ئێستا 2 سەعات نەبوو، ژیان نەبوو، ژیان زۆر سەخت بوو ڕاستی. حاجی ئۆمەران بە حکومەوەی ناوچەیەش کە بڵێن مەرزێکی نێودەوڵەتی هەیە، خەڵکی ئەم ناوچەیە تا چەندە سوودمەند لە کار و کەسابەت لە ڕێی ئەم مەرزەوە؟ بەخوای باشە لە سوودمەنی، بەڵام وەکو تەماشای ڕێگابانەکاندا وەکو پێویست نییە، ینی بەو شێوەی نییە ئەو ڕێگابانە وەکو کە ناوی حاجی ئۆمەرانە کە لە هەموو دنیادا دەنجی داوتەوە کە نێودەوڵەتیشە. بەڕاستی لە حەقیقەت دەپرسی. کاک ڕەمزی ماندی نەبی، چەند بەفرباریە ئاوا سەرقاڵی پاکردنەوەی بان؟ بەخێر بێ قوربان سەر چاوم زۆر بەخێر وەڵڵا هەیە نیو مەتر سافی باری معدەل، یانی کە سافی نیو مەتر، بەس جێی وایە وەڵا مەتر ئێستا مەتر نیو کەیرە ناو کۆنجۆمەکان مەتر نیوشتی دەیە، بەس سەر بار ئێستا کە بە هەوای لێ ڕۆیشتن نیو مەتری سافی باریوە. ئێوە ئامادەکاری چۆن ئەکەن بۆ وەرزی زستانە؟ پێداویستیەکانتان تا چەندە خۆتان دابینەکەن؟ حکومەت هاوکارتانە لە بەتایبەتی لە سوتەمەنی؟ وەڵڵا هێجا خۆی دابینکردنەکە کارەبایەکان من بە زۆر چاکە 20 ساعتی کارەبایەکان هەیدی ئێرانیە لە ئێران بۆ ناتوو کارەبایەکان زۆر باشە لەگەی گوێری سوتەمەنی. خانێکاش لە خۆم سەبێ و مەسەلا وەک زاڵان نییە، بڵێم ڕۆژی 6 دە پێ جەر بیماری نایماری
بارني شلون ايوه بۆ ئەی ماڵی ئێستا سەرقاڵی ساري او من اوروكي دات غوردي بو سهول كنت اوروكي نبي سهول برو بيشتوجي خوي زانی وا هەبووە زۆر ببارێتن زیانی هەبێتن بۆ بانەکانتان بەفرێکی زۆر هەبێ مەترسی دروست بکە والله بتمني من نبوه وزوجت تقول كنت كرون وهاتبو كابريك بمكن افتر بيج افتر شوارع وانا بنا ناي ملاني سبور كنا بدا من يمشي وانا ابوه زۆرترین بەفرکەباری بێ لە حاجی ئۆمەران تا چەند مەتر باریوە والله بار شلون بغي باري كان 3 متر باري بي هو تعامل ست زاد يسا شلون كدياله حتى بقلا مفرد لبار لانه جاده بقلا وشو فرفر عندي ده ئاستانجی هاتوو چۆ تا چەندە لە حاجی ئۆمەران دروست باش خراب نيه كومبانيا هي الرجال دي بساس هذه دي في الكوميسيون شوفر وشتوادي خاين دكاتوا كيش جا رقتني کارەبات کرد نرخی کارەباتان زۆر بۆ نایەتەوە والله زوره كاربا كان بري والله زوره بري والله نخي زوره دقات ايراني بزود دي باش وشتي باش سوتەمەنی زیاترتان بۆ دابین کرابە ئەوەش کارەباتان کەمتر سەرفا کرد بە تایبەتی بۆ گەرمکەرەوە والله صدق سوسجي يقبل من نفتي نقطه مالي يقبل من باش فانوسيك باش يستك أنا والله قبل نفتك دابين كلابه أنا باشتري ولا بوي كابر سوي سوري نفتك باش نبي قرنتيش بزون دي ساكن هو بيد إدارة كلمة كهرباء وزور باش صعيبين ناحية حاج عمران لزور روا مثلا لق قشت جزاري هي حدود كي بلين حدود شيني ودولتيها وهروها قشتار زور روتي لكنو بتايبتي لورزستانان خلق ناوراسي باشوري عراق دهاتن عربة كان وهروها لروي قشتو كالي شوين شي مثلا قشتو كالي زورة بلامسيا حكومة كمتر بايغبا ناعي قشتو جزار دا وهروها بتايبتي أو کشتتوکاڵی کە دەکرێت لە وڵاتان شوێنی وەچی حاج ئۆمەران کە شوێنێکی بازرگانیە مەرزێکی لێ هەیە خزمەتگوزاری تایبەتیان بۆ دابینەکەن لە حاج ئۆمەران شتی تایبەت هەیە بڵێن بە خەڵکی ناوچەکە وەکو چێ لەبارەی چووە گەرمکەرەوە سوتەمەنیان زیاتر بدەنێت لە چاو شوێنەکانی تر یان ڕێگاوبانەکانی باش بن یان بڵێن ڕێگاکانی هاتچۆ بەردەوامی پاک بکرێنەوە خۆی حاج ئۆمەران شوێنێکی استراتیژیە پێویستی بە مەکایناتی زۆر هەیە خاستان بە تایبەتی زستانان دوای ئەوەی گەر کاتێک کارەبا دەکوژێتەوە لێرە یعنی ژیانی خەڵکی زۆر ناخۆشە بە تایبەتی ئەو ساڵ 1 بەرمیل لە نەوتیانداوتە حاج ئۆمەران حاج ئۆمەران پێویستی زیاتر لە هاژ 90 بەرمیل نەوتی هەیە زستانان 1 بەرمیل نەوت کابرا چی لێ بکە ینی بۆ بژێوی ژیانی بەکار نایەت دوای ئەوەش لە ڕووی مەسەلەن مەکاینات حکومەت پێویستە دایمەن شۆفل و گرێدەر و بەفر و ئەوانە بماڵێت بە تایبەتی خوێ پێوەرکات ئەو شوێنێکی ساردا و هەروەها ئێستا حالیان ئێستا ئەمە کە ڕاوەستاوین بەستوێتی بەو نیوەڕۆیە زابووە داوەتان نرخی کارەباتان چۆنە ئایا بۆتان دەردێنی کە ئێستا بە تایبەتی هاوڵاتیان لە قەیران و بێ موچەیدا کارەبا بحەد گران ئێستا 5 میلیۆنم بۆ هاتووتەوە پارەم پێ نادرێ 5 میلیۆن دیناری عراقی دوێنە دایرەی کارەبای هاتووە سەرژمێری ئەوەکانی کە 2 سەعاتەکان تەماشا دەکەم 5 میلیۆن دینارم بۆ هاتووتەوە ئاخر ئەوڕۆ ئەتوو نەمەحاشت هەیە نەبودجەت هەیە بژێوی ژیانی خەڵکی بەو شێوەیە ئەتوو بە زۆرێک ئەتوو بتوانی پارەی کارەبای بدەی ئاوی بدەی مثلا وڵا بڵێیان نەڵێ یعنی ژیان لە حاج ئۆمەران زۆر سەختە بە تایبەتی پێویستە حکومەت یعنی دەستی هاریکاری بۆ خەڵکی فەقیر و نەدار درێژکە مثلا ئێستا خەڵکێ لێرە زۆر بەکەمی لەو مەرزانە ئیشی دەکا بە زۆری خەڵک لە خوارێ ڕاهاتوە لێرە ئیش و کاری هەیە دەنا خەڵکی منتیقەی ئێران بڵێن نەبێ هەیە بەڵام بەو شێوەیە نییە دەبووە حکومەت ئەوەی ڕەچاو بکات لەبەرەوەی خەڵکە زستانان دەمێنیتەوە لێرە بژێوی ژیانی لەسەر ئەو حدودەیە ئەوە هەروەها کارەبا گرانە مەسەلەن ئاو گرانە سوتەمەنی نییە بۆیە داوا لە حکومەت ئێران دەکەین پێویست دەکە ئەوڕێکی بجددی لە ناحیەی حاج ئۆمەران بداتەوە ناحیەی حاج ئۆمەران لە زۆر شەوە خزمەتگوزاری کەمە وەکو پێشتریش ڕامگەیان حاج ئۆمەران خاستن هاوینان شوێنێکە هەم بۆ گەشت و گوزارە هەم بۆ مەسەلەن کشتتوکاڵە دوای ئەوەش شوێنەکەی ئێرە مثلا مەرزێکی نێودەوڵەتی حاج ئۆمەران ئەوەتە هەمووی 3 دقە لە ئێمەوە دوورە دەبووە ئێرە ڕێگاوبانێکی جوان و خۆشی هەبێت دەبووە مثلا چاوەک بە خەڵکی ئێرەدا بخشێنەوە پێویست دەکات مثلا حکومەت هاوکاریەکی بجددی یعنی ئاوڕێکی بجددی لەو خەڵکی بداتەوە
لەگەڵ بەفربارین و وەرزی سەرما و سۆڵە ڕەوشتان چۆنە لە حاجی ئۆمەرە؟ دیارە حاجی ئۆمەران تایبەتمەندێکی خاصی هەیە لە بەفربارین. حاجی ئۆمەران دەبێ لە مانجی 12 دەست بە بەفر بکە تا مانجی 15 دوو ئەو جارەکانە دەست بە شڕێ بکە، بەڵام ئەو ساڵەکانە بەداخەوە بەفر زۆر کەمباریوە و ئێمە پێویستمان لە حەزمەران تقریبان پێویستمان بە 3 مەتر هەتا 3 مەتر و نیو بەفربارین هەیە، بەڵام بەداخەوە ئەو 1-2 ڕۆژەیە تقریبان احتیمالە 40-50 سانتی مەکباری بی هەر ئەوەندە دەنا. کوێستانەکانیش بەفری زۆر کەمە، چونکە سەرچایەی ئاو لە حاجی ئۆمەران بەفرە. ئەگەر بەفر نەباری ئەمە سەرچاوەکانی ئاومان نابی. ژیان چۆن بەڕێەکەن لە حاجی ئۆمەران لەگەڵ سەرما و سۆڵەی ئێرە؟ تا چەندە خزمەت گوزاریەکانتان بۆ دابین کراون لە ڕووی سوتەمەنی لە ڕووی ڕێگاوبانەوە؟ باشە الحەمدوللا، وەڵا ڕێگەبانەکان کەمپی لەسەرە بە بەردەوام خاوێن دەکەنەوە ڕێگەبانەکان و الحەمدوللا ژیانەکەش لێرەکانە زۆر ئاسایی زۆر خۆشە و ڕاش هاتوینە لەو بەفرەی کێشەمان نییە الحەمدوللا. لەسا ئەوەی کامەرزێکی نێودەوڵەتی هەیە، بازرگانیەکی زۆری تێداکرێت و داهاتێکی زۆری هەیە، پێویست بوو چی بۆ حاجی ئۆمەران بکرێت کە نەکراوە؟ وەڵا پێویست بوو هەموو خزمەت گوزارەکانی وە بکرێ، بەڵام الحەمدوللا باشە هەندە خزمەت گوزاری کراوە بە پێی پێویست کراوە الحەمدوللا باشە و ئەوەی دیکەژ ئینشاءڵڵا ئەو قەیرانیشتە تێفەڕ ئینشاءڵڵا هەمووی چارەسەر دەبی بە حەولی قووەتی خۆی کرد. لە ڕووی ساردیەوە جەوی حاجی ئۆمەران لەمە و دوا زۆر سارد دەبێ. لە ڕووی پێداویستیەوە تا ئێستا حکوومەت یەک جار نەوتی ناردووە، پێویستە شوێنانێکەوە ئەوە ناوچەی شاخاوین بەفری زۆر لێ دەبارەی پێویستە زستانان 2-3 جار نەوت و سوتەمەنیان بۆ دابین بکات. ئێوە پشت بە چیە بەستن بۆ خۆگەرمکردنەوە لە حاجی ئۆمەران بە حکومەوەی لە چاو شوێنەکانی تر ناوچەیەکی زۆر ساردە بەفری زیاتری لێبارێت؟ حاجی ئۆمەران بە حکمیەوەی کەوا کارەباکەی ئێرانە 24 ساعاتە کارەباکەی ناگوێتەوە، زیاتر لە ماڵەوە یان سبریت و سۆبەی کاربایی بەکاردێنین، بەڵام جاری وایە بەهۆی بایەکی زۆر کە دێ یان بەفرێکی زۆر دەباری کارەباکە قەتع دەبێت، بەمەش دەبێتەوەی کەوا سۆبەی نەوت بەکاربێنین. جا بۆیە داوان ئەوەیە کە حکوومەت زیاتر ئاور لەم ناوچەیە بداتەوە، 2-3 جار بتوانێنەوتمان بۆ دابین بکات باشتر دەبێت. حاجی ئۆمەران لە ڕووی سەختی هاتوچۆیەوە تا چەند ئاستەنجی هاتوچۆ دروستە بێ لە زستانە؟ بەخوای وەکو پێویست ئاستەنجی زۆرە، یعنی ئاستەنجیەکی بێ ئیسافێ لە ڕووی ئەو یعنی بەڵام ئەلحەمدوللا لەخوای بە زیاد بێ ئێستا تیم پاکەرەوە ئەو ساڵ زۆر باشە لە ڕووی ساڵەکانی دیکە، بەڵام ئێستا بڵێ مەسەلەک نەمە خاوێن کراوەتەوە، ئێران خاوێنی نەکردەوە، ئێستا چۆ ئێران حاجی ئۆمەران نییە. پاک ئەکرێتەوە ڕێگاکە، بەڵام بینی سەرڕای ئەوەش ناوە شوێن گرفتی هاتوچۆ هەیە و ئاستەنگ بۆ هاتوچۆ دروستە بێ. هاوڵاتیان پێویستە زنجیریان پێ بێ یا ئۆتۆمبیلی دەبلەکسلیان پێ کە سەردانی حاجی ئۆمەرەکەن؟ بێگومان دەبێت زنجیریان پێ بێت. ئێستا دوێنێ پێریانی هاوڵاتی بڵم دەبلەکسلیش بوو وەکو پێویست دەرچوونی نەبوو، جاری وە هەیە دەبلەکسلیش زنجیری دەوێت. ئێستا لە ناو حاجی ئۆمەران لە ناو کۆڵانەکان دەبێت دەبلەکسلیش زنجیری پێ بێ لە خۆ دەرچوونی نییە. سەختە ژیانی ئێرە، ئەگەر مەسەلەن نەفتی چاک نەدەن کارەبا نەبی ئێرە زستانی زۆر سەختە. پێویستی بە خزمەت گوزاریەک هەیە بڵێن بەتابەت کە خاوەنی مەرزێکی نێودەوڵەتیە هاوڵاتیانی ئێرە زیاتر ماڵین بە کارەبا بە نەفت پێویستی بۆ خزمەت گوزاریانێ. لە ڕووی نەوت تا چەندە بۆتان دابین کراوە پێویستان بە چەند بەرمیل هەیە ساڵانە؟ وەڵی پێویستمان بە زۆر هەیە، بەس 1 بەرمیلی داوە حکومەت، 1 بەرمیلیان داوی بەرمیلە بەشتانەکە بەشە 10 ڕۆژیش ناکە ناوەڵە. بەردەوام پێویستان بەوە هەیە کە سۆبا پێویست چکە لێرە ئەمڕۆکە کە بەفرباریوە لە ئێستادا 3 پلە لەژێر سفرێ شەوان ئەگاتە 13 شەوانیش پێویستان بەوەیە بی کە سۆبا 24 خولەک پێویست بە سۆبەیە بە سبریتە بە هەموو شتەکە. ئێرە ساردە پێویستە حکومەت هاوکار بی لە ڕووی هەموو شتەکە. لە ڕووی تەندروستیەوە هاوڵات تا چەندە تەندروستی بڵێن گرنگی پێدرێ لێرەوە هاوڵاتیانی بەهۆی سەرما و سۆڵی زۆرەوە نەخۆش ناکەون؟ وەڵا بەرێوەڵا وەڵا ئێستا خستخانەمان بۆ دروستکراوە بەس هیچ شتێکی لێدانەنراوە، نە دکتۆر نە دەرمان نە هیچ، بەس هەیکەلە کەوتەوە.
ڕەوشی حاجیۆمەران چۆنە بەفرێکی باش باری و لەگەڵ سەرما و سۆڵە چۆنن واللهی لە ڕاستی ئەو ساڵ بارینی بەفرەکەی تۆزێک تاخیر بوو لەعین لە سەرەتایەکان نزیکەی 15 ڕۆژەشی تاخیر کرد بەڵام خۆشبەختانە بە ئاخیرەکەی ینی باش بوو نزیکەی 40 بۆ 6 سانتیمەشی بەفر تێکرد بەنسبەت ڕەوش و کەشەکەش بەڕاستی ئەگەر بێ و یعنی شۆفەر و کاسیعەوەکانیش نەکەن و کارەبان نەبێ ڕەوشەکە ناخۆشە بەڵام لە هەمان کاتیشدا لە چاو ساڵی پار زۆر خۆشە وەزاکە خۆش نەوتان چەند پێدراوە ئایا ئەو نەوتەی کە بێ ئێوە درێتن زیاترە یاخود هەر وەکو ناسەکانی تر نەوتان پێ بەخوای جیاوازیەک هەیە لە دابشکردنی نەوتەکەی بەعکمەوەی بڵێن ئێرە ساردەی یعنی ساڵانە 1 بەرمیلن هەیە بەڵام 1 بەرمیلیش بەش ناکە ڕاستی هەر ماڵی نزیکەی بەخوای ماڵ هەیە لەوانەیە 4 بەرمیلی کڕی بێ 5 بەرمیلی کڕی بێ من وەکو شخصی خۆم کە بڵین ماڵەشی بچووکم لە 2 نەفەر پێکاتوینە بەرمیلەشی دیکەشم کڕیەوە سەبارەت بە ئاستەنجی هاتوچۆ کە لێرە دروستە بێتن بەتایبەتی لە کۆڵانەکانتان ئەتوانن بڵین سیارە هاتوچۆ بکات کە بەفرەبارێ بەخوای لە ڕێگە و بانەکان بە تایبەتی ئێواران و شەوان ڕێگایەکان زۆر زەحمەت دەبن بەڵام لە ناو گوندیش فەرحەکان ئەگەر بێ و کاسیع و شۆفەر لێ نەدا هەتا بگرێ دەبڵ ئەکسلیش بڕک بە زەحمەت و سەردەکەویان ڕێگاکان دەکرێنەوە پاکەکرێتەوە ناو گوندیان تەنها ڕێگا سەرشیەکەی مەرز پاکەکرێتەوە بەخوای زیاتر ڕێگا سەرچەکەی ناو مرزە ئەوی دیکەش ئەگە خەڵکەکە داوا بکەیان شۆفەر بێ لێدا ئەگەرنا زۆر احتیمام بەناوەکەی نادر بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویستەوەی بینیتان ڕای هاوڵاتیانی ناحەیەی حاجیۆمەران بوو لە سەر وەرزی سەرما و سۆڵە لە ناوچەکە کەوا جیاواز لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان لەم ناوچەیە ساڵانە بەفرێکی زۆر دەبارێت ئەمڕۆ نزیکەی 6 تا 7 سانتیم لە نێو ناحیەکە بەفرباری بوو و لە ناوچە شاخاویەکانیشی نزیکەی مەترێک بەفر باری بوو ئەم بەفربارینەوەی لە ژیانی هاوڵاتیانی ناوچەکە کردووە کەوا ژیانیان قورستر بێ لە چاو ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئەوە ئێمە لە وڵاتیانمان بی زیاتر داوای سوتەمەنی ئەکەن کەوا تەنها بەرمیلێک نەوتیان پێدراوە بۆ وەرزی زستان لێرە کە بە بەردەوامی بەفر ئەبارەتن پێویستی زیاتریان بە سوتەمەنیە بێ هەروەها داواکاریشیان ئەوەیە کەوا جیاواز لەوەی ڕێگا سەرچیەکان پاکەکرێنەوە کۆڵانەکانیشان بۆ پاک بکرێنەوە بۆ ئەوی بتوان ئۆتۆمبیلەکان ببەنە بەردەرگای ماڵەکانیان تا بەگەشتنەوەی تر بەخواتانە سپێرم